خانەیەکی شەشپۆلی لە گوندێکی خانەقین بێ ئەوەی حکوومەت هیچ بودجێکی بۆ دانێ و هاوکار بێت لە بنیادنانی دروست دەکرێت کە لەلایەن هاوڵاتیانەوە بە شێوەیەکی هەرەوەزی کراوە وەک سەرپەرشتیارانی پرۆژەکە ئاماژێ بۆ دەکەن ئەم هەنگاوە وەک وەڵامدانەوەیەکە بەرامبەر بە قەیرانی دارایی کارێمی کوردستان پێی تێپەڕ دەبێت دەڵێن ناژبێ بە ناوی قەیرانەوە ڕێڕەوی ژیان ڕاوەستەیە بە شێوەی هەرەوەزی ڕێک بخەین ئەمە تاقە ڕێگای ئێمەیە و لە کوردستان و لە هەموو دنیا یەکێ لەو نمونانە ئەم قوتابخانەیە ئێمە خاوەن هەموو کەرەستەخاوێکین هێزی کار ئەندازیار خەڵکی بەوجدان ئێمە چۆن ئەم قوتابخانە بەم شێوەیە گەیاندمە ئاستی ئەوەی ئێستا چمنت و ڕیزی زەویەکەیەکەین هەموو ئێمە ئەتوانی بەم شێوە لە بواری کشتتوکاڵی پیشەسازی بیناسازی لە هەموو بوارێک بەم شێوەیە ئیش بکەین ئێمە وەکو خۆپەخشەکە وتمە پێت هاتین هەر ڕۆژێ کۆمەڵی ئەتیە یارمەتی ئەدا لەگەڵ کاکسەلامە ئێمە دەستخۆشی یەکەین لیلاوە چونکە ئەو مبادرە ئەو تەرحی کرد لیلا زۆر دەستی خۆش بێ و داواکەین لە خەڵکەکەیش یارمەتی ئەمەند بووەوە ئەمە قوتابخانەیە ئەو قوتابخانە کراوە بە کاری هەرەوەزی لە بینی ئەو برادرانەی خەڵکی خانەقین بە هەموو چین و توێژەکان داواکاری نمونەیان زیای بێ ئەم کارە هەتا هەرگیز هەر ئەمێنێتەوە بە کارە جوانەکانی گەنجانی خانەقین. سەرۆکی شاراوانی خانەقینیش دەڵێت ماوەی زیاتر لە 2 ساڵە بەهۆی قەیرانی داراییەوە لە 100% پرۆژەکانیان ڕاوەستاوە. بەڕاستی ئێمە هەر لە دوای ئەو قەیراندارەی کە ڕووی لە هەریمی کوردستان کرد نەمانتوانی وەکو شاروانی خانەقین خزمەتگوزاریەکانمان بگەینی بەڕاستی شتێکی زۆر جوان کرا لە چەنگەڕێکێک لە ناوشاری خانەقین بێجگەلەوەش خەڵکان زۆر بە پەرۆشەوە هاتن بۆ هاوکاری شارەوانی چەندین خێرخواز و چەندین گەنجی خوێنگەرمی شارەکە هاتوونە زۆربەی باخچەکان و شوێنە گشتیەکان و ئەوانە هەڵمەتیان کردووە بۆ چارەسەرکردنیان بۆ سیانەکردنیان بەشێکی زۆری هاوڵاتیان لە خانەقین لە دژی قەیرانی دارایی دەوەستنەوە ئەوان لە ڕێی کاری هەرەوەزیەوە لە هەوڵی پڕکردنەوەی کەم و کورتیەکانن کە حکومەت نەیتوانیەوە وەکو پێویستکاری لەسەر بکات ئەویش بەهۆی ئەو ڕەوشە دارایی کە پێی تێپەڕ دەبێت لە 2 ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ چەندین کاری هەرەوەزی لە کۆنکریتکردنی کۆڵانەکان و دروستکردنی کتێبخانە و چەندین کاری دیکە کە دوا پرۆژەیان ئەم قوتابخانەیە بە ناوی قوتابخانەی هاوجەمەوە لە گوندی مەلا عەزیزی خانەقین دروست کراوە. بێستون سەلام، کورتسات نیوز، خانەقین.